ئەمڕۆ دەمەوێت لەسەر دۆسەیە قسە بکەم ئەویش دۆسەی یەکێک لە شەهیدانی حەفدەی شوباتە بە ناوی شەهید گەرمیان کە کوڕی منە. سەبارەت بەم دۆسیە من دەمەوێت چەند ڕوونکردنەوە یەکتان بۆ بدەم. ڕوونکردنەوەی یەکەم ئەوەیە کە گەرمیان یەکێکە لە شەهیدانی حەفدەی شوبات و ڕۆژانی دوایی لە 25/2/2011 لە چەمچەماڵ شەهید کرا لە بەرامبەر نادادی و نەعەدالەتی ئەم خۆپیشاندانە کرا. بەڵام لەلایەن چەکدارەکانی پارتی و لە قینۆزەی پارتی لە چەمچەماڵ تەقەی لێکرا و شەهید کرا. دەبوو دۆسەی شەهید گەرمیان هەر لە گەرمیان بمایەتەوە واتە لە چەمچەماڵ بمایەتەوە، بەڵام بەداخەوە ئێستا دۆسەی شەهید گەرمیان لە مانگی 6 ئەم ساڵەوە دۆسیەکە گوازراوەتەوە بۆ هەولێر بە مەبەستی ئەوەی کە دۆسیەکە داخەن. بەڵام من وەکو خۆم بەردەوام دەبم لەسەر ئەم دۆسیە هەتا بۆم بکرێ نایەڵمدا بخرێت چونکی زۆر هەوڵیاندا لە سەرەتاوە دای بخن، بەڵام من نەمهێشت ئاخری ئەوە بوو کە بە دزی ئێمەوە بەبێ پرسی ئێمە بەبێ ڕەزامەندی ئێمە ئەم دۆسیە لە چەمچەماڵەوە گوازراوەتەوە بۆ هەولێر بۆ ئەوەی ئەم دۆسیە داخرێت. بەڵام من ئێستا دوو پارێزەری خۆبەخشی سەرکەوتوانم هەیە بە ناوی یەکێکیان بە ناوی کاک بژار حەسەن، ئەوی تر بە ناوی شۆڕش کەریم کاک بەشدار حەسەن، ئەوی تر بە ناوی شۆڕش کەریم. ئێستا بەردەوامن لەسەر ئەم دۆسیە خۆبەخشانە کار لەسەر ئەم دۆسیاکەن و داواکارم لە هەموو ئەو کەناڵە ڕاگەیاندنانە ئەم قسانەی من وەکو خۆی بگەێنن و دەستخۆشی لە هەموو لایەکتەکەم لە هەموو لایەکتانەکەم و دووبارە سوپاسانەکەم بۆ ئامادەبوونتان عەزیێتان کێشە. هەر کەسێکیش پرسیاری هەیە من ئامادەم جوابی بەمەوە. دۆسیەکە لە مانگی 6 ئەم ساڵدا گوازراوەتەوە بەبێ ڕەزامەندی ئێمە. ئەزانین کە ئەم وڵاتە هیچ یاسا و قانونێکی تیانە بۆ ئەوە دۆسیەکە گوازراوەتەوە بۆ هەولێر بۆ ئەوەی دۆسیەکە بمرێن و دایخەن.